لەو جیهانە پڕ لە جەنجاڵی و ناخۆشی و دەردەسەریەدا کەسانێک هەن دوور لە هەموو شتێک خەریکی بەخێوکردن و ڕاگررتنی ئاژەڵ و باڵندەکانن. جیهان پڕێتی لە ئینسان و ئینسانەکانیش هەمویان وەکو یەک بیر ناکەنەوە و حەز و ئارەزوشیان جیاوازە. کەسانێک هەن حەزیان لە مۆسیقایە و کەسانێکیش هەن حەزیان لە دەنجی تەقەیە و کەسانێکیش هەن جیاواسر لە هەموو کەسەکانی تر حەزیان بە ڕاگررتنی باڵندە و ئاژەڵەکان هەیە. خەریکن باڵندە و ئاژەڵ بەخێو دەکەن و کەسانێکیش هەن حەز و ئارەزووی ڕاگررتنی باڵندە و ئاژەڵ وای لێکردوون کە ببن بە خاوەنی دوکانێک لەو بازارە و مامەڵەی پێوە بکەن. بەڵام شتێک هەیە ئێمە دەبێت لەو پرۆگرامەدا باسی بکەین، ئەویش سروشتی خۆمانە. کوردستان خاوەنی سروشتێکی جوانە و پڕیەتی لە ئاژەڵ و باڵندەی دەگمەن، بەڵام بەداخەوە پەراوێز خراوە و بابەتێکی تریش هەیە کە ئەو باڵندانەی کە لەو سروشتەی ئێمەدا هەن ڕاو دەکرێن و ئەو ڕاوکردنەوە دەکات کە باڵندەکان ڕوو لە کەمی بن و زۆر جاریش ئەو وڵاتی ئێمە بەجی بێڵێن. ئێستا من لە بازاڕی هەولێرم، بازاڕی ئاژەڵ و باڵندەکانم لەگەڵ سەوسەن. ئەو بەسکە مەیمونە ناوی سەوسەنە. پرۆگرامی ماچی ئەم جارەمان دەست پێ دەکەین و بە هاوڵاتیانی خۆشەویست دەڵێن جیهانی باڵندە چۆنە، ئادەی باسێکمان بۆ بکەن و ئەو کەسانەی کە مامەڵەشی پێوە دەکەین. دەمەوێت بزانم مامەڵەکردن بەو جۆرە باڵندانە چۆنە و شتێکی زۆر گرنگ کە لە هەموو شتەکان گرنگترە لە ڕووی کەش و هەوا و سروشت و تەندروستیەوە. ئایا ئەو شوێنە شیاوە بۆ بەخێوکردن و ڕاگررتنی باڵندە و ئاژەڵەکان؟ لەم پرۆگرامەدا گفتوگۆ دەکەین دەربارەی هەموو قسانەی کە کردمان لەگەڵ سەوسەن دەست پێ دەکەین و لەگەڵمان بن. ئێستا بازارەکەی کۆتری بەرەو دابەزینە کمەکە هێمنێکت پێ دەبەخشیتن خۆشیێکی دەداتن کە خودی خۆت لە ناویدا لە بیر دەکەیت. ئاژەڵ کاتودەی کڕی دەبێ حسابی هەموو شتێکی لە بۆ بکەیت. ئەو باڵندانەمانەیە هەمووی ئەوروپینە و لە دەرێ ڕادێن ئەو جە لێرە ئینتازیان لێ وەردەگیرێ و کڕن و فرۆشتنیان پێ دەکرێت. ئەتوانم بڵێم وەک خێزانەکەی خۆی باڵندەکەی خۆش دەوێت زۆربەی زۆریان وان لەناو مەغزگران گرانەکەی 50,000 6,000 زیاتر نییە. جیهانی باڵندەی جیهانێکی زۆر خۆشە. زانیت هەندێک کەسێ حەزی لێ بەخۆی هەندێکیش هەیە و کاسبی پێ دەکەن. ڕزقەشی حەڵاڵە. هەوکە هەولێر نی هەولێر زۆری هەولێریەکان هەموو تەیریان هەیە کۆتریان هەیە کەومەوە هەموو شتەشی بەخێو دەکەن. هەندێک هەیە کاسبیشی پێ دەکا. زۆر شتەشی پیرۆزیشە بەخۆی. بەلێ باش ئەو کاسبیە بۆ نمونە لەکنە خۆیانە ها مەسەلەن هێلکەی دەکا و یاخود زاوزەی دەکا گەورە دەبی کاسبی پێ دەکەن و یاخود ڕاوی دەکەن. هەندێک هەیە ڕاوی دەکەن. بەس یەک سوال لەو کوردستانی مە چه هەیە هیچی لێنێ کاکە ڕای بکەی بەس کەوی لێ کەو چییە فهم علم سەقافە. باشە بۆ هیچی لێنیادی خاوەنی چیاین خاوەنی دەشتین سروشتەکی جوانمان هەیە هەیەتەوە بەس نییە لێرە ناشین چمان هەیە ئەمە بەس پێم بلێت چمان هەیە بۆ کارەکەی چێ لێرە ناژی لێرە نییە سووسکەمان هەیە ئەمە کەومان هەیە ئەو دووسێشتە بەسیتانە لێرە هەیە. جەنا بە چەند ساڵە و کارە دەکەیت؟ من ئەوە 42 ساڵە ژوونم هینایە 42 زیاتری شەوەڵا هێشتا ژنیم نەهینە بە لە ویشانە بنەوە مرتاحم پێ من لە ماڵش هەتا ڕادگرتیە بەخۆت وەڵڵاهی جێم نییە وکە لە ماڵێ کرێچیمە من لەو خوش بە زیادبی. چێن ئەو کەسانێک کە لەو بازارە بۆ نمونە خواستیان لەسەر کڕینی باڵندە و ئاژەڵەکانە کەسی ئاسایی نەیە یاخود هەمە زۆرن کەسەکان؟ نا هەموو کەس بەخێو دەکا شێخ مەلا مەسوول بەخێو دەکات. مەسوولەکان چ بەخێو دەکەن؟ وەڵڵە هەموو شتێکی بەخێو دەکەن ئەوان زانیت پارەیان زۆرەوە مەزرعەشیان هەیە مامزی بەخێو دەکەن
تەیر و تواڵیش دەکردن زۆر مرتاحیشن تەیر و تواڵی بڕینەوانیش دیکو هێ نابینی چیالیاتی ماشەڵڵا ها بەس دەخۆن مامزی سەردە بڕون دەخۆن هەموو شتێکی دەخۆن فەقیر ناتوانێەوە بکە نا هەلوان هیچ شتێک مەمنوع نییە ئەسڵەن بەس زۆ من مەمنوعە ها پشتم نییە مامە من ئەدیکۆ نانیتم پشتی من خوایە بەس زانیت پشتی من خوایە ها ئەوانش باوەڕیان بەخواینی ئاگار لێبی ها من ئەو سار بێتەوە تقریبا 25 سار دەبی لە بازاڕە و لە شێخەڵای دابمە بە بەلگەشت ناگرێم ئەو هالە و گۆڕێم قسە ناکەم و ئێستاش هەموو ئاژەڵک عالم بەخێو دەکاتن ئینتازی لە خۆی لەوە ئینتازی دەکا لەمارە دای دەنێ فەرخی لێ دەگری ئینتازی پێ دەکات دەی پرۆشتەوە و هەن ژیانەکەی خۆشی پێ مرتاع دەکا هەن ئینتازی و هەن کەیفیشی پێ دێتن ئاژەڵ لە هەموو ئەوە چی هەیە لە هەموو ئەوروپا لە کوردستان لە بەرد و داری جێ هەیە جێیەک نییە بری ئاژەڵی لێ نەبیتن کابرا لە بۆ چیە لە بۆ ئینتازەش خۆی ئەو دەکاتن باشە زیاتر حەزە یاخود بۆ نمونەی بابەتی ئینتازیەکەیە کە دەوێت ئیسفادەیەکی لێ بکات نا هەن زەوقەکەی خۆشی لێوە دەکا و هەن ئیسپادەشی لێ دەکاتن لەمارە دای دەنێ فەرخی لێ دەگری دەبینی جاروێ محتاج پارەکەی ناچ چاو لە دەستی توی دەدەستی خزمەتیان برایچبی مارەکەی خۆی دەپرۆشی و دایەتە بەرچ پارەکەی زۆر باشە بەراورد با ساڵانی پێش و ساڵی نەوەتەکانەوە ژەڵانێک ئێستا لەو بازاڕەدا هەن ئەو کاتیش هەبوو ئەو کاتی کم هەبوو مەیمون هەبوو ئەوانە هەبوو ئێستا ئاژەڵ زیاتر لە ئەوروپا زیاتر دێتە ئێرانە دەگاتە هەرێمی کوردستان شتی جوان دێتن شتی جوان وەکو چی ساتی چی جوانت هەیەگەر پێمان نیشان بدەیت سەی ئۆکرانی دێتن جوانە عالەمەکە مەرەقیان لێگرتیە وەڵەو نرخەکەی گرانە والله دەگەینتە 12 وەرەقەی 15 وەرەقەیە 30 وەرەقەیە والله ئێستا یەقلمان عالیان هەیە بە 12 وەرەقەیە ئەوەیە بەێ ئەوە ئۆکرانیا ئەوانە بابەتیان هەیە ئەو نوعانە بابەتیان هەیە بە 2 وەرەقەشەیە هەشە بە 12 وەرەقەی هەیە بە 30 وەرەقەیە قەدەرێ دیقلەکە لێرانە فرۆشرا بە 15 وەرەقەی چێ بۆ ئەوەی کە کڕی ئاینەن نەپەر هەیە دەکڕیتەوە دەتانی مێ هەبی لە ماری لەخۆ ئینتازی لێوە دەکردن دەینتەوە ئێرانە فەرخی 10 وەرەقەی لۆ دەکاتەوە ئەوە نێریان مێوە ئەوە نێرە کامیان گرانترە نێریان مێ عالیان کابرا دەبینی مێی دەباتن نێری هەیە هەیان لێرە نێرت هەیە مێی دەباتن ئەو هەیە کێشەی چێن ئەوانەی لەو بازارە بۆ نمونە دێن ئەو جۆرە سەگانە دەکڕن هەموو عالمێک دەکرێت ئێستا کە عالم ڕویان دایتە زیاتر پشی لە بەخێوکردن و سا ئەوانە زیاتر زەوقیان لە سە پشیلێ ئێستا لە هەولێر ئام سە پشیلێ بەخێو دەکەن بەێ جاران چیان بەخێو دەکرد جاران کەیفیان بە کۆتر دەهات کەیفیان بە تێری تاریت کە دەهات ئەلعانەکە عالەمەکە ڕووی دایتە سە پشیلەی کۆتر ڕەوازی نەما ئێستا بازارەکەی کۆتری بەرەو دابەزینە کمەکە ئارێ وڵە کۆتر تێ جەنابەت بەێ ئێرانی تێدایە فاوی تێدایە سابوونی تێدایە ئەمبەری تێدایە ەکانیان کۆ هەرێک سعرەکە ئێستا ئەو سەگانش کە لێرکوانە ئەگەر بێ پاش پێم شام دێ کاک دەشتی ئەگەر هاوکارمان بی ئەو سەگانە ئەوە چیەوە سەگەکەوە چی پێ دەرێنەوە ئەوە ئاسکیە ئەوە ئاسکیە سەی پۆلیسی و گورگ لێک دەدری ئەوەی داوێتنەوە پێی دێنێ ئاسکی ئەوە لێکوانە لێک دەدرێیا خۆت هەر لە دەرەوە لێک درراوە هاتوتێرە جاروێ دەبینی لە ئەوروپا لێکیاندایە جاروێ لێرە لێکیاندایە بەخوای جیهانی ئاژەڵ و باڵندە ینی جیهانێکە دوورە لە ژاوە لە کێشە لە ناڕەحەتی لە ینی دوورت دەکات لە هەموو شتێک هێمنێکت پێ دەبەخشیتن خۆشیەکی دەداتن کە خودی خۆت لە ناویدا لە بیر دەکەی ئێستاش کەسایەتی زۆر ینی کەسایەتی بەناوبانگ دێ کەسایەتی زەنجین دێ کەسایەتی هەیە کێشەی هەیە کێشەی کۆمەڵایەتی دێ ئاژەڵک یان باڵندەچی لەمە دەکڕی ماڵی بیتن هەتا خودی خۆی مێش خۆی ساف دەکاتن لەگەڵ ئەوەی کاتێک خۆشی لە خۆی دروست دەکاتن لەگەڵی ئێستا یەک بە خۆم خودی خۆم ئەمن هەیتم ئاژەڵم هەیەی خۆم بە خۆم لە خۆمی تازی دەکەم و هی خۆشمانی کڕین و فرۆشتنی پێوە ناکەم بەڵێ ئی خۆمە و خودی خۆمە تەنیا لۆ خۆشی خۆمە و خۆشم دەیانی شتەکە کەیفم پێ دێتن ناتانم بە هیچ پارەشی بیفرۆشم ئێستا ئەوانە لێرە دەبینین مەسەرەن پشیلەی تێدا چەندەها جۆری سەجی تێدا ئەوانە چێندەرینە لێرە ئینتاجیان لێ وەرگیرە ئێستا ئەمن هەمە ئۆکرانیم هەیە خودی خۆم ئۆکرانیم هەیە ئینتاجی خۆمێ ئێستا نیشانتانی دەدەم ئەوانە ئێستا ئەو نەوعیەتیان ئەویان لولو فۆکسە ئەویان تیڕیێرە ئەوانە فەڕەنسین ئۆکرانی بە دەرەجەیەک لە هەموو بازارە حکوم دەکاتن لەسەر هەمووی فقط لە شێر و پلنجی گرانتر نییە باشە هۆکارەکە چییە لە ڕووی جوانیەوە جوانە یاخود جوانی و لە ڕووی ئەقلیەتیشەوە ئەقلیەتیان زیایە لەگەڵ هەموو جۆرە سەگێک
لە عاقلی لە بیرکردنەوە لە تێگەیشتن لە کردنی پیساوی ئەو شتانە هەموو شتێکی لەگەڵ هەموو حیوانێک جودایە لەگەر هەموو ئاژەڵێک دەکرێت بیبینین بزانین لە چێە باشە کاک دەشتی ئەگەر وەری بگری دیارە لێرە جۆرەها سەگ و ئاژەری جیاوازی لێ ئەوانە باشە جوانن خۆمە ینی ئی ئاژەڵی خۆمە هی فرۆشتن نییە ینی بۆ خۆم خودی خۆم زیادی دەکەم لێک شتی زۆر زۆر جوانن ئۆکرانینە ئێستا ئەمانە تەمەنیان 30 ڕۆژە و حەزمیان گەورە نابی ئێستا چەند بێچوت و گرتووە تو لەیان ئەوانە ئەوە وەجبەی ئاخیریتی دوو بەچکەیە دووکانی دیکەت مایە خودت ئەوانیش مەسەرەن فرۆشتیتە دییان دیکە ئێستا تقریبان 6 دانم هەیە بلێشم فرۆشتیانی باڵێ برادر هاتیە تەکلیفی کردیە دەمێ بزانم لە ڕووی تەندروستیەوە تا چەند ئەو شوێنە لەو بازارەدا گونجاوە بۆ بەخێوکردنی ئەو جۆرە ئاژەڵ هیچ کێشەی تەندروستیمانە چون لێرکانە لە خۆی بەزیاد ئێستا ینی ژانی ئاژەڵ و باڵندە زۆر زۆر پێشکەوتی بۆ ئەو ئێستا بەقەت دکتۆری ینی مرۆڤیش دکتۆری ئاژەڵ و باڵندە زۆر بووە بەڵێ ئەلێرە ئێستا تقریب 6-7 ڤێتەنەریمانەیە هەمووی شەهادە و پسپۆڕنە بواری ئاژەڵی ئەوانە تا چەندی کە لەکنت دەمێنێتەوە پاشی چەندی دەبی بیان فرۆشی ئەوانە هەتا 3 مانجی نابی بفرۆشرێتن چون ئەوە نەوعەتی فەرقیە لەگەڵ ئەوانیان لە 2 مانگا فرۆشێ بەڵام ئەویان ناسکە لە 3 مانجی ئەفرۆشێتن باشە دەبینین بۆ نمونە جۆرە سەگێک هەیە کە پێویستی بە بەڕاهێنانە تاوەکو لەگەڵ ئینسان جەرمە شێبردا ڕاهێنانیان دەوێتن نە ئەوە ڕاهێنانی نایە فقط ئەوە قسە وەردەگریتن وەک بە بەغایەک وەک تووتێکی قسە کرد قسەت لێ وەردەگری فێر دەبی زۆرە قسەک ینی بڕۆ وەرە دانیشە بسوڕێ ئەوەی مەکە بڕۆ ئێرە ئەوانە هەمووی کامل دەزانی ئێستا ئەوە شیانم هەیە ئەوە وەرە توتە وەرە وەرگەڕ یالا ژۆرە توتە دای ژۆرێ کە پێی دەڵێ بڕۆ ژۆرێ بەس دەست هەموو شتەکەت بە قسە دەکاتن هەیە میتریشمێ بەڵام یانی شتەکە بەپەلێ بۆگینیام هێنا شتی جوانم دەین بدایەت بەخێر بێن سەر و سەر چاومان ئێستا ئالیان زیاتر خەرک بەرەی بە بەچکە پشیلەدایە بە کاسکۆدایە کۆکتێل ئەوانە هەمووی زۆری ئێستاکە خەرکەش زۆر ڕغبەتی لەسەری هەیە چونچیم تازیش لێ وەردەگری و ماڵیشە 4-5 کەلیمە قسەش فێر دەبی زۆر خۆشە بەخێوکردنیان ئێستا کابرا منداڵی هەیە لە ماڵێ پێ خۆشە هەی بێشتێک یان بۆ نمونە پێی دەڵێ ناجعبیەوەت بۆ دەکڕم ئەوان ئێستاوانە بەخێوکردنیان زۆر ئاسانیشە بەس جێگایان سار نەبێ بەخێوکردنیان زۆر ئاسانە ئێستا ئالیشەن بەچکە مەیمون ئێستا زۆر باوە وەکو ئەوەی کە لە کنجەنا ئەوە زۆر ماڵیە زۆر ماڵیە تەمەنی 5 مانگە باشەوە وڵاتی ئەو مەیمونە چێن دەرە ئەوە لە هیندستان دێ پاکستانە ئیمتازی ئێرانە لە ئێران ژێستا ئالیان ئیمتاز کراوە ئەوانە زۆر خاوێنیشن ینی کە دێت تەڵقیع دەکرێت دەرزیان لێ دەدرێ بەرێ ئەوە بە بەچکەی گەیشتە دەست زەنابەتیان لێرە ئیمتازی لێ نەوەڵا ئەوە لە ئێران ئیمتازی لێ وەرژیرایە تەمەنی کە هینام ئەمن تقریبان 2 مانگ و نیو بوو دەدانە بوو تەمەنی 3 مانجیش تێدا بوو بەس ئێستاوە تەمەنی 5 مانگە یعنی زۆر عاقڵە چۆنت بێ فێر دەبێت معدە لێرە بەڕلاشە بەس لە لێروکانەکە لە دەرێ بەڕلایەن دەکەینەوە لە بۆی مەنزەرەکە خەرک دەیبینی مشتری دەیبینی ئەو جلک و بەرگیان لەبەر دەکەین بەرچاویان دەکەین ئەگەنە احتیاتی ئێستاوە ناو باوەشمە لەگەرە توش دەگا هەموو کەسە چێرە وایە لەگە هەموو کەسە چێەوە خۆت فێرت کردی ئەوە ئەو ینی مەسەلەن بە خۆت فێرت کردیە کەوابی یا خۆت ئێستاوە لەگە هەموو کەسە چێەوە ئێستا تەنانەت بە خۆشت بیگرە زۆر ماڵێ لە بۆم کەسەچی بەس بیدادێک دەستی بە سەریدا دەینی کە بۆنت دەکات ئەوە لە ڕووی نرخەوە نرخی چۆنە بە قورئان دەگاتە 4 وەرەقە و نیوە 5 چەندی گچکەتر بی گرانترا چەندی گەورەتریش بی سعری مناسبە لە بەوەی گەورەترا یعنی ئێستاوە گچکێ لە ماڵی خۆت چۆن بڵێ هەمویان دەناسێ و فێرە هەموو شتێک دەبێ و ئێستا منیتم بۆ خۆم چت بێ ئەوە دەکا ئەوە ناوی چییە؟ ئەوە ناوی سەوسەنە سەوسەن چۆنی نێرە ئەمەیەوە ئەوە نێرە سەوسەن ناوی کچان نییە؟ قورئانە جناوەکەمان پێ خۆش بوو هەراوا گاز کرا سەوسەنیشی لەگەدا بوو ئیدی هەر بە سەوسەن گازمان کرد باش ئێستاگەر برێ سەوسەن ناوی خۆی دەزان دەناسیتە گاز دەکەم من بەغار لە بۆم دێ زۆر سەوسەن چۆنی؟ زۆر باش باشە کێن ئەوانەی کە بۆ نمونە بەچکە مەیمون دەکڕن
بە قورآن ئێستا عادەتەن هەر مشتریمان گەلە زۆری مەمون تقریبان دە پازدە دانەمانە بوو ماشەڵڵا ئێستا گەنج هەیە لە بۆ خۆی سینگڵە لە بۆ خۆی یعنی پێی خۆشە شتێک چێبێ لەگەڵی بێ سینگڵەکان زیاتر حەزیان لێ قورآن زیاتر زۆری ئەو مشتریانێ من زۆری سینگڵە ئارێوەڵە دەمەوێت جەنابەت وەکو ئاژەڵ دۆستێک وەکو ئەوەی کە کاسبیشی پێوە دەکەی ئاساییە بۆ نمونە هەندێک ئیسیفادەی لێ دەکا و هەندێکیش حەزە چ قسەیەکت هەیە سەبارەت بەو کەسانەی کە ئازاری ئاژەڵەکان دەدەن بەو قورآانەی ئاژەڵ کاتو دەی کڕی دەبی حسابی هەموو شتێکی لە بۆ بکە ئێستا ئەوە کە دەی کڕی مشتری هەیە یعنی ئێستا بخۆ مشتری مێ زۆر لەم داڵەکەی خۆی خۆشتری دەوێت چونکی دەبیت جێی باشبی لە ساردی و گەرمی لە خواردنی بەسێ ئیهمالی دەکا ئێستا لە زۆری جێیەکان ئەم زۆرم پێ خۆشە قایم قام ژینگە و شتیوا دەنێرتەنەوە بازارێ وەشتشی زۆر چاکە لە بەد جێ وشتەکانی زانە جێیەکانیان تەیرەکانی من ئەوە یەک زۆتە جیان دەبی زۆر فەڕابی هەیە قەفەزی گچکێ و هیمالیان کردیە و جێگەیان ساردە دەمریان نەخۆش دەکەوی ئەو شتەیە جاران کەیفیان بە کۆدر دەهات کەفیان بە تێری تاریت کە دەهات ئەلعانەکە عالەمەکە ڕوویدایتە سەوشی لێ زیاتر خەڵکەکە خۆی دایتە ئاژەڵ و شتیوا لە بەڕاستی تەیروتاڵ شتێکە کەوا نەفسیە نوات لەیەکە دانیشی تەماشایەکە کەیفت پێ دێت هیوایە مەسەلەن مەرەقی مریشکە هیوایە مەرەقی کۆترا هیوایە مەرەقی مراویە پێشترێ برێن زیاتر خەڵک تێر و توار و ئەو شتانەی بەخێو دەکرد ئێستا زۆرەکان برێن سەگەوە پشیلەیە و بابەتی تکەی نوێتر هاتیە و یعنی زیاتر خەڵکەکە خۆی دایتە ئاژەڵ و شتیوا لە بەڕاستی ئەو بابەتە نوێیانە چین ئێستا لە بازاردا خەڵک زۆر حەزی لێە بخوای بابەتی نوێ با بڵێن سەگ و پشیلە و ئەو بابەتانەیە کە نوێ و تازەهاتینە ئەو سەگات چێندەریەوە ئەو سەگا ئەڵمانیا سعرەکەشی تقریبان 20-25 وەرەقەیە بەراورد بە جۆرە سەگەکانی تر جیاوازیان چیاوە جیاوازیان ئەوانە زیینە نەو جوان ینی بەس بۆ جوانێ و زیینە نە لە ڕووی ئینتاجەوە بۆ من دەبین کەسانێکەن ئینتاج لە هەندێک جۆرە ئاژەڵی دەگمەن وەردەگرن لە وڵاتی ئێمە دەتوانن لە هەموو جۆرە ئاژەڵێک ئینتاج وەربگیرن بڵێ ڕووی ژینگەوە باز دەکەم خەڵکانێکی زۆر هەنە ئێستا سا پشیلە ئەوشتانە بە خێو دەکەن ئینتاجی لێوەردەگرن و دەینە بازارەکان دەیفرۆشن لە ڕووی بەخێوکردن و ئینتاج لێوەرگرتنەوە زەحمەت نییە بۆ نمونە بەراورد بەو شوێنێک ئەو سەگەی لێ هاتووە تقریبا ئەوانە جەوی خۆیان فەرقی هەیە لەگەڵ ئێرانە بەس ئەوەی کە بە خێوی دەکاوین تاجی لێوەردەگری شارەزایی هەیە و دەزانی جەوێک پێویستە و چ خواردنێک دەخوا و چ جۆرە دەرمانش بە بەکاردێنێت تەنها لە ژێرە بازام شتی دیکەی هەیە کاک دەشتێگەر بچینە ژۆرێکە فەرموو ڕەت بە ئەلێرەش چەندەها جۆری باڵندەی کەت هەیە ئەگەر باسی و باڵندانەشم بۆ بکەی و باڵندانە ئینتاجی خۆتن یاخود کڕیتت ینی چۆن ئەگەر باس بەخوای بابرین ئێستا ئەو باڵندانەمانەیە هەمووی ئەوروپینە و لە دەرێ ڕادێن ئەو جە لێرە ئینتاجیان لێ وەردەگیرێ و کڕین و فرۆشتنیان پێ دەکرێ بابەتی تێرە الحەبا غەندورەیە ئەو بابەتانەمان هەیە کۆکتێلە ئەو بابەتانە لە ئەوروپا ڕادێن بەس لێرە ئینتاجیان لێ وەردەگیرێ و دەینەوە بازارەکان کڕین و فرۆشتنیان پێ دەکرێت دەمێ بزانم زۆر ئینتاجانەی کە لێرە وەردەگیرێت ئەو ئینتاجانەش ینی هاوشێوی ئینتاجی وڵاتەکانی ترن یان جیاوازتر نە هەر یەک بابەت هەر ئەو ئینتاجت داتەوە ینی بگەلەوەی زیاد باشتریش ئینتاجی لێ وەردەگیرێتەوە و بابەتی جوانتریشان لێ وەردەگیرێتەوە تەبەن مامۆستای باشەیە پەیرەکان ئەوی لێوی دەدا ئەوی لێوی دەدا فەرخە و ئینتاجی نەتیجەی باشتریان لێ وەردەگیرێتەوە نرخیشەوە گرانتر لە ڕووی نرخیشەوە گرانترە ینی ئەوەی کە لە ئەوروپای ڕادێ بابرین کابرا ئینتاجی لێ وەردەگرێت لە چەند بابەتەشی لێرانە دوو قات سێ قاتی نرخی ئەوروپایی کڕین و فرۆشتنی پێ دەکرێت زۆر جار بۆ نمونە دەبینم لەو پەیجانەی کە تایبەتە بە جیهانی باڵندە و لێندەردا مامەڵە و شت دەکرێت هەندە جۆرە باڵندە هەنا کە پێیان دەڵێن مثلەن دەگمەنن لە ڕووی نرخەوە زۆر نرخیان گرانە هۆکارەکەی ئەوەیە کە دەگمەنن یاخود بۆ نمونە ئینتاجەکە نوێیە هۆکارەکەی تەیرەکە دەگمەنە ئینتاجشی کم لێ وەردەگیرێ کمە با بڵێن وەکو ئەو بابەتە نییە کە ئینتاجی ساڵانە دوسێجە لە وەردەگیرێت ساڵی لەوانەیە جارێک بەچکانیشیان ئینتاجەکانیان کمە و نرخ و ئەو شتانەشیان گرانترە خەڵکانێک هەیە متووی باڵندە و لە حقیقەتدا سروشتە جا ئەوە نسیقێ بە ئینسان نەماوە لەو زروفە ئێستا ئێمەتیایدا دەژین لەو وەزعیکەوە با بڵێن کوردستان و بە شێوەیەکی گشتی خەڵک تیادا ژی لە شەرق لاوسات بۆیە خەڵکانێک هەیە باڵندە ڕادەگرێت زاهریەکە و بە هینی خۆی هەیە من واڵێم محتەمەلە زیاتر
زەوقی مۆسیقای هەیە بەڵام ئەوەی بۆ نەبووەکەەوە ڕۆژ لە ڕۆژان بتوانانی مۆسیقا بخوێنێ ئیتر کۆمەڵێ ئەنواعی بلبل و ئیتر باڵندە هەیە بە خێوی دەکات بەس من لەگەڵەوە دانیم ئەو باڵندانەی کە خەتەریاتیان لەسرە کۆتاییان پێبێ با بڵێن بنبڕ بکرێن ڕای بگریت خۆت لە حەقیقەتدا سروش پێویستی بەو باڵندانە هەیە بەڵام سەرڕای هەموو ئەو هێنا خەڵکەکەی کە باڵندە ڕادەگرێ ئەتوانم بڵێم وەک خێزانەکەی خۆی باڵندەکەی خۆش دەوێت زۆربەی زۆریان وان من یەک لەوانم بلبلی خوورمام لە ماڵەوە هەیە مینایەکم لە ماڵەوە هەیە سوتفەیە جەنابەت ئەم پرسیارە دەکەیت و هاتووی بەناو بۆ دەگەڕێیت بەڕای منەگە ڕۆژی جومعە بێت زۆر زۆر هێنترە و خەڵکەکە لێرە دەبینیت بەڵام من بە شتێکی باشی دادەم لەبەرەوەی ئەو کەسێکەوە باڵندە ڕادەگرێت نەفسیەن مرتاح دەبێت لەو کێشە و مەشاکلانی دەکرێ بڵێن لە ماڵەوە دەکرێ بڵێن لە ئیش کە هەیەی کە دێتەوە دانیشێ هەیە جگەرە کێشە من ڕۆژێک لە ڕۆژان جگەرە چێش بوویم تر دانیشێ دانوش خواردنیانەداتێ زەوقی لێ وەردەگرێ جەنابەت هونەرمەندی و کەسێکی دیاریشی دەمێ بزانم هونەر و بەخێوکردنی باڵندە چۆنە؟ هونەر تایبەتمەندیەکی خۆی هەیە بەڵام ئەو هەستەی ئێمە هەمانە لە شانۆدا لە سینەما کە ڕۆلی ئەکتەرێک یا کەسانێکی ترە بینین ئەبێ ئەمە بتوانی بیکەیت کۆمەڵێ بنەما هەن ئەبێ شارەزایت لێ هەبێ تەیروتاڵ شتێکە کەوا نەفسیە نواد لێەکە دانیشی تەماشایەکە کەیفت پێدێت لە عالەمێک دەردەکاوەکوتم محتەمەلە من وابیر بکەمەوە لە عالەمێکی ناشرین دەردەکە لە شوێنێکدا دەنێت کە خەتای بۆ هیچ شتێک نییە بەعکسەوە ڕوحیەتت بۆ سروشت ڕوحیەتت بۆ ئەم باڵندە جوانە خواردنی پێدەی پارەی لێ سەرفەکەی خۆی ئینت نەکردووە بەڵام لە هەمووی تایبەتتر ئەوەیە کە لە کێشە و مەشاکلی دەرەوە دوورت دەکاتەوەی تر کەیفت پێدێتن خواردنی پێدەدەی باڵندەت کوشتووە بەڵێ بە مناڵی کوشتومە چ باڵندەیەک بوو چێشکە بووە محتەمەلە ڕەشۆڵە بووە من بە مناڵیدا لاستیقم هەبوو ئیتر نەمەزانی طبعاً با بڵێن ئەو تەفکیری ئێستا هەمە و هینەمان نەبوو لە کوشتومە بەڵێ بەداخەوە ئەو باڵندەی کە کوشتت فڕێت دای خواردت من قەت باڵندەم نەخواردووە نایخۆم بەدەگمەن زۆر زۆر دەگمەن جەنابەت باڵندە بەخێو دەکەیت نەوەڵا بەس بەقەت لەبەر ئەو منداڵینە قەت باڵندەت بەخێو نەکردووە ناوەڵە بەخۆم ناوەڵە بەس زیاتر ئەوەی کە ڕغبەتی هەبی لای من مریشکە و قازە و شتانێ بەس ئەم بابم بەخێوی کرد یانی ئەوەی قەدیب نەئێستام بەڵێ بابەت چی بەخێو دەکرد ئەوی زیاتر لە برێن سێر بووە و مەڕ بۆ شتیوا بووە و تەیر و تواری خۆمان زیاد سۆری عفوم دەکەی ئێستا ئەوڕۆ هاتیەوە بازارە باڵندە دەکڕیان بە سەبەر منداڵەکە داتی تەماشا چی دەکەیت ینی بەڵێ ئەز ناکەم لە بەخێوکردنی کۆتر شتیوانە نەخێت باشە کەسانێکەن لە ئێستادا دەبینین خەریکی بەخێوکردنی باڵندە و ئاژەڵەکانن بەراورد بە ساڵەکانی پێشووتر گۆڕانکاری بەسەردات و خەڵکێکی زۆر ڕووی لەو شتانە کردووە جەنابەت ئەو جیهانە چۆن دەبینی جیهانی بەخێوکردنی ئاژەڵ و باڵندە بەخۆی ئەوە زیاتر گەنجەکان بخۆی ڕغبەت هەر کەسێک بە شتێکی و خۆی مەشغول دەکانی وەکو قەدیمەکان نیە ئێستا مەسەڵەن ئەوەی کە ئێستا باوی زیاتر کۆترە و شتی ئەو بابەتانەیە بەڵێ لە ڕووی پاک و خاوێنیەوە بازارە چۆن دەبینی واللهی ڕۆژی جمعان بڕێک ئەوەیە خەرکە زۆر ڕووی لێرە دەکە و پیس دەبیێگەن ئەوەکو ڕۆژەکان کە باش ینی چ قسەیەک بەو کەسانە دەڵێ ئێستا کەسانێک هەن لەو کاتێ من و تۆپێکەوە قسە دەکەن ڕەنگە خەریکی ڕاوکردن و ئازاردان و کوشتنی باڵندەکان بن لە سروشتەکەی خۆمان چیان پێ دەڵێ بەڵێ شتێکی ناڕێکە بەڕاستی شتێکی یعنی هەم لە ڕووی شەرعەوە گوناعە هەم لە ڕۆی سروشتەوەش یعنی ئەو کۆتر هەیە مەسەڵەن بە 5,000 بە 10,000 ئیوا هەیە بە 2,000 بەس وەکو ڕاوکردن نەخێر شتێکی پێم باش نییە بە ڕەئی خۆم
بە قورآن بەخۆی جیانی باڵندەی بزانیت چۆنە بەخۆی کابرا هەر کەس بیر و باوەڕەکێ ئیوایە مەسەلەن مەرەقی مریشکە ئیوایە مەرەقی کۆترە ئیوایە مەرەقی مراویە ئیوایە مەرەقی قازە هەر کەس یعنی هیوایەتە چی هەیە بەخۆی تێریش لێرکانە لەناو لە کنەما مەسەلەن ئێستا ئەو باوەی نەمایە برێ مەسەلەن زۆتی پێشتر زۆتی بە کابرا دەیفرۆشت بە 50,000 ئێستا زۆتی کۆتری بە 5,000 باشە ئەو سعرە بۆ گۆڕانکاری پێدا بە قورآن دەگەڕێتەوە لە بۆ قەیرانی ئابووری ئارێ وەڵڵا بەخۆی ئێستا یەک شێر لێرکانە ئێستا ئەو مەیدانە لێرکانەیە بەخۆی لە هەموو دنیاە لە هەموو دەوڵەتێکی ینی غەربی و شەرقی بازاری پەلەوەری لە جەرگەی بازارەیە لە جەرگەی بازاریدایە ئێستا بەرێ هەندێک دوکانیان کردەوە لە کە زنزانی دەرێن نەما دوکان دەبی ئەتو دوکانێکی بە 6 دەفتەری بکڕی لەوێندەرێ هەموو مەیدانی بگەڕێت دەوەڕقی لە بەرچینیە هەموو مەیدان چەند نەپەلێرەیە وەرە هەمووان خردەکەمەوە دەوەڕقە نیە لە بەرچان دەرتەمە دەبی لەوێندەرێ پێشتە چیە تو مەسەلەن بچی 3 دەفتەری بدەی دوکانێکی بکڕی لەوێندەرێ دوکانیش بەمە ناکرێ بە 3 دەفتەری ناخێر بە باریە ئەوە نایزباری نییە کابراایکی و کابراایکی دەزانین هەتیقە ئایوانەتەی کردەوە کابراایکی دەوڵەمەند و زەنجینە کە چەند توانێکی لێوێ کردەوە تێلێکی کردەوە دەرێ دەبێنێ بە ستایلێکی جوان بەڕێ ستایلێکی جوانە مەش قوبولمانە ئەمە ناقوبولوان نییە بە ستایلێکی جوان زانانی و قوبولمانە ساڵێکیوا جوان قوبولمانە کابێ تا ئیزێکمان بکەنەوە نەکبرێت ئەمە 3 دەفتەر ئەگەمە 3 دەفتەرم هەبی نامێرکە نامە ناوجیق و باشە بەبێەوەی تعویز بکرێنەوە مەسەلەن ناتوانن لێکوانە ببینێنەوە یاخود دەبی ئێرە بەجی بێڵن چۆلی بکەن نه ئێستاکە ینی جباری نەکراوە لە سەرمان برێن چۆڵی کەن و ئاوەیکەن بەس چیە قسە هەیە ئێستا چەند قسەکە لە تەلەڤیزیۆنی کە باسکرا دەرن لەوێن دەرێت دوکان کرایەوە دوکانی بە 6 دەفتەری و تەنها قسەیان بۆ نمونە مەسەلەن لە شوێنێکی فەرمی ئەو جۆرە بابەتە باس کراوە کە دەبێت ئێرە چۆڵ بکرێت لە فەرمی باسکراوە لە تەلەڤیزیۆنی ئەلان کراوە کە ئێرکانە دەبی چۆل کرێتن یعنی بچینێ من دەرێت بەخۆش بازاری پەلەوەری دەبی لە زەرگەی بازار کابراایەک دێتن بەرێ کابراایەک ئازر نییە ڕۆژێ مەسەن چیلۆگەنمەکی بکری 10,000 بداتە تەکسی 20 کە زنجانی بێتەوە ئێرکانە وایە کابراایەک بەس کە دێتە بازاری لە خۆی بێرەدا دەولەکی لێتدا تێریش دەکەێت لە پێستاوی تێرەکەی دەکری بە 5,000 دەباتەوە لێوە دەرێ 15,000 لەسەر ڕادەوەستی وایە تەواوە کۆتر دەفرۆشی بەڵێ کۆتر دەفرۆش پێشەوەی کە بۆ نمونە کاسبی بۆ جۆرە باڵندەیەوە بکەی پێشتر حەزت لێبوو یاخود کاسبەکە وای کرد کە ئارەزوم بووە هەر ینی لە منداریەوە من حەز و ئارەزوم ئەو تەریتارە بوو ینی حەز و ئارەزوەکە وای کرد کە ڕۆژێ لە ڕۆژان ببێتە پیشەی تایبەتی خۆشەی سەرشم بەرێم ینی بژێوی ژیانە بەو شتێ پێدا دەکەم من بەڵێ هەمووی هەروایە جاران کۆتر ڕەوازی زۆر لەسەر بوو بەڵام ئێستا ئێستادا دەبینین جۆرە باڵندەی جیاوازتر هەیە لە بازارەکان کۆتر ڕەوازی کەمتر بووە و نرخەکەشی گۆڕانکاری پێداهاتووە ئێستا دەمێ بزانم کامانن ئەو کۆترانەی کە زیاتر خواستی هەر لەسەر ماوە بە قورآن خواستی کە لەسەر ماوە بەخۆی ئەو کۆترەیە ئەو ئێرانی زیاتر ئەو فاوەکە ئەو ڕەشانە ئێستا زیاتر خواستی تەریتاری ئێستا زیاتر خەرکەکە ڕووی لەو کۆترەی کردیە ئەو کۆتراوە فای پێ دەرێن ئەوە فاوە ئەوە چییە لۆ مەسەن هۆکارەکە چی خەرگەمەکەی جوانە جوان دەفڕیتن جوان دەفری کەم دەفری بە جوان دەفڕیتن کابرا خۆشێکی ینی تایبەتی خۆی لێ وەردەگری بەرێ لە ڕووی نرخەوە نرخی چۆنە بە قۆران لە نون نرخەوە زۆتی بەسەرن ئەمە دەکرین بە 15 بە 20 دەکرین بە 25 دەفرۆشین بە 20,000 10,000 زۆتی بە 7,000 ئەوە ڕێکەتە ئەگە بە ئافتی کردین مەسەلەن بە 10 بە 12 بە 15 دەفرۆشینەوە ساڵانێک بەتایبەت لە مانجی ڕەمەزاندا بۆ نمونە جۆرە کۆترێک نمایش دەکرا نرخەکەی دەگەیشتە دەفتەرێک دۆلار ئێستا نەماوە نەخێر ئەو تەیرە لە ناومە نییە ئەو تەیرە ئاردی پێدەن ئاردیش لە سایخانەکان ئێستاش لە سایخانەی تازیری کۆتر هەیە تا 2 دەفتەر 3 دەفتەری دەڕواوە شایان دایتی سوزیوە شایان دایتی یەک تا کۆتر نەیدایە ئەو شتە هەیە بەس لە ناومە نیە لە ناو مەخز گرانگرانەکەی 50,000 6,000 زیاتر نییە ئێستا کەسانێک هەن خەریکی ڕاوکردنی پەلەوەر و باڵندە و ئاژەڵەکانن سروشتی ئەمەش ڕەنگە جۆرە باڵندەی جوانی تێدا بێت بەڵام خەڵکانێک هەن خەریکە لە ناوی دەبن وا سروشتەکە ناشرن دەکەن چ قسێک هەیە بۆ جۆرە کەسان بەداخەوە لە بۆ جۆرە کەسان ئەم بەخۆم ئێستا یەک بە شەخص خۆم تەیرێکی چیوی دێتێرگان لە دەست کابرا لێی دەکڕم بەڕای دەکەم ئەو هەمووی دانیش دەزانی تەیرەکە بە 10,000 بی مەسەلەن بە 10 15 لێی دەکڕم بەڕای دەکەم چەندەها ئەو تەیرێکە بۆ نمونە کابرا چیویە گرتیتیەوە کڕیتی ئەتو لێی دەکڕیەوە بەس لەبەرەوەی ئازادی بەڵێ بەس لەبەوەی ئازادی بکەم ئەلێ لە بەڕای دەکەم لەو خێری خۆم دەرێن با بڕواست سروشتی بێ جوانکە گونا ئەو تەیرە بێتێ مەسەلەن باشکوێ هەڵۆیە ئەوە چەندەها تەیری ئەوام کڕیا بەڕام کردی کە چی بووە ئەم بە شەخصی خۆم ئەو مەدانیش دەزانی جیهانی باڵندە و ئاژەڵ جیهانێکە جیاواز لە هەموو جیهانەکانی تر ئەوانەیە کە لێرن هەندێکیان حەزوای کردووە کە کار و کەسابەت بۆ باڵندانەوە بکەن و هەندێکیشیان مامەڵی پێوە دەکەن و چۆتە
بابەتی ئەوەی کە بازرگانی پێوە دەکرێت بەڵام کە دێینە سەر بابەتی ئاژەڵ و باڵندە دەبێ بیر لەوە بکەینەوە ئێمەش خاوەنی سروشتێکی جوانین جۆرە باڵندە و ئاژەڵێک هەیە لە سروشتەکانی ئێمەدا هەن بەڵام هەندێک لەو کەسانی کە لێرەدا باسییان کرد بەرەو کەمبوونەوە دەڕوات پێشەوەی کە ئێمە باڵندە ڕابگرین دەبێ بیرمان لای ئەوەش بێ کە سروشتە جوانەکەی خۆمان تێک نەدەین ئەمڕۆ لە بازاڕی پەلەوەر و باڵندە و ئاژەڵی هەولێر بووین لێرە کەسانێک هەن حەز و ئارەزوو وای کردووە دوکان دابنێن مامەڵە بە باڵندە و ئاژەڵەکانەوە بکەن و کەسانێکیش هەن بۆ ئەوەی کە ئیسفادەیەکی مادی بکەن خەریکی ئەو کارن بەرحاڵ باڵندە و ئاژەڵ جیهانێکی تایبەتە هیوادارم بیرمان لای ئەوە بێت سەرەتا سروشتەکەمان بپارێزین دواتر بیر لەوە نەکەینەوە کە ئازاری ئاژەڵ و باڵندەکان بدەین و خۆشەویستی زیاترمان بۆ باڵندە و ئاژەڵانە هەبێت ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەش کردن وڵات ئاوەدان و سروشتی کوردستانمان هەمیشە جوان و گەشت بێت خواتان لەگەڵ